داوامیمانە بێت دەست بە هەواڵی یەکەمیم ئێوارەیەمانەکەین باس لەواکەن کە دکتۆر جەمشید حەیدەری ساڵێک لە ئەزموونی ژیانی خۆیمان بە درێژی بۆ باسەکات. خێزانی کراسێک کراس وەڵا کراسەکەی تاکە قەت کرایە توانی ئەمە گیرم کردەوە. کتێبخانەی حەیدەری کۆڕێکی بۆ نووسەر و ڕووناکبیر دکتۆر جەمشید حەیدەری لەبارەی ئەزموونی ژیانی لە ماوەی 1 ساڵ ڕێکخست. لە کۆڕەکە دکتۆر جەمشید حەیدەری باس لە گۆڕانکاریە هونەری و ئەدەبیەکانی سەرەتاکانی ساڵی 1962 تا سەرەتای ساڵی 1963 کرد کە ڕەوتی ئەدەبی و کلتوری و سیاسی لە عێراق و کوردستان گۆڕانکاری زۆری بەخۆیەوە بینیوە. لە بەشێکی تری کۆڕەکە ئاماژەی بە کاریگەری ئەو کەسانە کرد کە لە شارەکانی کوردستان و بەغدا پاڵپشت و هاوکاری بوونە. دکتۆر جەمشید حەیدەری خاوەنی دەیان کتێبی ئەدەبی و هونەری و سیاسی و لە ساڵانی 60 و 70کان ڕۆڵی گرنگی لە بزوتنەوەی ڕەوتی ئەدەبی کوردی هەبووە. کتێبخانەی حەیدەری وەکو پلان و بەرنامەی خۆی ماوەیە کە بەرنمەیەکی چڕ و پڕی هەیە. ئەویش بەرنامەی ساڵێک لە تەمەن هەموو ڕۆژانی یەکشەممان هەردارەی نووسەرێک سیاسەتمەدارێک هەرزە هونەرمەندێک هەرجارە و یەکێک دێ باس لە ئەزموونی ساڵێکی تەمەنی خۆی دەکا. حتمما دیارە ئەو ساڵە دەبی ساڵێکی هەستیاربی ساڵێکبی گۆڕانکاریەکی زۆری تێدا ڕوودابێتن و ئەو ساڵە دەکرێت وەرچەرخانێکبی لە ژیانی کەسی کە کۆڕەکە دەکاتن. ئەوەش دەبێتە ئەرشیفێکی دەنجی بەڕاستی بەرنمەیەکی زۆر پوخت و باشە دەبێتە ئەرشیفێکی دەنجی دەمینێتەوە لە بۆ مێژوو. دیارە ئەمڕۆکەش دکتۆر جەمشید حەیدەری چ وەکو سیاسەتمەدار و نووسەر و هاوسەریشم ئەوە ئەوڕۆکە کۆڕێکی هەیە بۆ ساڵێک لە تەمەن لە ساڵی 1962 لە بۆ ساڵی نیسانی 62 لە بۆ نیسانی 1963 قسە لەسەر ئەو گۆڕانکاریانە و هەروە ئینقلابی حزبی بەعس و مقاومەی ئەو وەکو کۆمەنیستێک ئەو کاتە لە بەغدا بووە قسە لەسەر ئەو کار دەکە ئەو کە ڕووداوانەی ئەو کاتە ڕوویداینە چون توانیتی خۆی ڕزگار بکە لە کاتی مقاومە کە بریندار بووە تر باس لەو بارودۆخی ئەو ساتی و ئەو کاتی دەکات.